ئافرەت حەقی خۆی وەرنەگرتووە بە پێی پێویست. هەموو وەزانین کوردستان بە زۆر شتاڕۆی ئافرەت دایمەشان بەشان لەگەڵ مێردی خۆیان لەگەڵ برای خۆیان لەگەڵ باوکی خۆیان دیفاعی لە کوردستان کردووە. بەس کاتێک کە هاتۆتە سەر ئەوەی وەکو مرۆڤێک مافی خۆی وەرگیرێ مافی خۆی وەرنەگرتووە، هێشتا کە ئەچیتە سەر جادە تەزیقەکرێت، هێشتا کە ئەچیتە بەردەم مەحەل و شت تەزیقەکرێت، کە ئەچیتە دنیای ئیشەوە عینەشت تەزیقەکرێت. ئەبینیت ئەگەر تۆ پێویستە سەتاسەتی خۆت توانای خۆ دەربخەی بۆی تۆ بتوانی سەتابیستی مافەکانی خۆ بەدەست بێنی لە ناو دەوام و لە ناو کار و ئیشی خۆتە. بەتەوەقوعی خۆم ئێستا حالی حاضر یعنی وەزعەکە زۆر گۆڕاوەکی جاران نەمایە، یعنی ڕێزەکی زیاتر لە ئافرەت دەژیرێ، حسابەکی زیاتر لۆ دەکرێت، بۆچی جاران نییە. ئەوانەشی کە هێشتا مەسەلەن فکریان قەدیمە، ئەوانە هێشتا هەر لە پاشن، یعنی دەبینی کوشتنە توندوتیژە بەرامبەر ئافرەت هیچ فەرقەکی نییە لەگەڵ پیاو، یعنی لە هەر ڕۆکەوە بیتن. ئافرەت نیوەی کۆمەلگا واتە یەکسانە، ژن و پیاو یەکسانە، ناکە بڵێ من گوێخوا بم ئەوش خزمەتکار بێ. ئەمە لە ئیسلامیشدا نییە، هەردووکمان یەکسانین، تەواکەری یەکترین، کەواتە دەبێت ڕێز لە یەکتری بگرین، تەقەبوڵ لەگەڵ یەکترین، ژیان بە ئافرەت تەوە جوانە.